دوو مامۆستای وەرزشی پەرتووکێکیان بە ناونیشانی بنەماکانی یاریەکانی گۆڕەپان و مەیدان بڵاو کردەوە لە هۆڵی بەڕێوەبەرایەتی گشتی وەرزش لە هەولێر بە ئامادەبوونی بەرپرسانی وەرشی و مامۆستایانی زانکۆ ڕۆژنامەنووسان پەرتووکی بنەماکانی یاریەکانی گۆڕەپان و مەیدان لە ئامادەکردنی مامۆستایانی وەرشی جەلال تالیب و دەشتی مەجید بڵاو کرایەوە. پەرتووەکە لە 200 لاپەڕەپێکات و دابەشی سەر 5 بەندی سەرەکی بۆ و سەرجەم لایەنەکانی تیۆری و پراکتیکی و یاسایی لە خۆی گرتووە. ڕێکخراوی هەولێر ماراسۆنیش هاوکاری نووسەران بووە لە بەچاپگەیاندنی پەرتووکەکە. نووسەرانی پەرتووکە سوودیان لە چەندین سەرچاوەی پەرتووکی کوردی و عەرەبی بینیوە و هاوکات پێگە ئەلکترۆنەکانیشیان بەکارهێناوە بۆ دەوڵەمەندترکردنی بابەتەکانیان. خەونێکی لە مێژینەمان بوو کەوا بتوانین پەرتووکێکی جوان بە ناوی گۆڕەپان و مەیدان پێشکەش بە ئێوەی بەڕێز بکەین. ئەم پەرتووکە نزیکەی 2 ساڵ دەبی لەگەڵ مامۆستا جەلالی لە گژین هەتا بە ئەنجام گەیشتیە. پەرتووکەکەمان زیاتر باسی هەموو بوارەکانی یاسا گۆڕەپان و مەیدانی تێدایە. هەروەها ئەو پەرتووکە دەتوانین بڵێن سوودێکی زۆری دەبی لە بۆ مامۆستایان و لە بۆ ڕاهێنەران و لە بۆ قوتابیانیش. هیچ هەوڵدانێکیش دڵنیام لەوەی کە بەبێکەم و کوڕی نابێت، بەڵام ئێمە لایانی زانستیمان بەو پەرتووکە داوە هەر لە سەرەتاوە بەڕێز مامۆستا سەرتیب کە لێرە دانیشتووەوەکو بە پسپۆڕێکی گۆڕەپان و مەیدان سەرەتای کارەکانمان لەگەڵ ئەو دەست پێکردوواتریش هەردوو بەڕێز دکتۆر سیروان کە جێگیری سەرۆکی یەکێتی گۆڕەپان و مەیدانی کوردستانەوە هەروەها مامۆستای زانکۆیە ڕاهێنەر بووە یاریزانی پێشوو بووە بە هەمووتان ئاشنایە دەزانن زۆربەی کارە زانستیەکانمان دکتۆر هاوکاری کردوونە و جێگای فەخر و شانازیە بۆ ئێمە زۆر سپاسی دەکەین. هەروەها دکتۆر ڕزگار سکرتێری یەکێتی گۆڕەپان و مەیدانی کوردستان بە شانازیەوە زۆرێک لە بابەتەکانمان پێداچوونەوەی زانستی و یاسایی لەلایەن بەڕێزیەوە کراوە. ئەویش بە هەمومان ئاشنایە کە دکتۆر ساڵانێکی زۆرە لە گۆڕەپان و مەیدان خزمەت دەکات